دادپەروەری ئەو چەمکەی کە زۆر بانگەشەی بۆ دەکرێت بەڵام زۆر کەم جێبەجێ دەکرێت. ئەمڕۆ دەمانەوێت باس لە ڕۆژی جیهانی دادپەروەری بکەین کە هەڤەی حەوتە هەموو ساڵێک لە جیهاندا ئەم ڕۆژە دیاریکراوە کۆمەڵێک چالاکی بە تایبەتی لایەن دامەزراوە دادوەریەکانەوە ساز دەکرێت مەبەستی زیاتر گرنگیدان بە چەمکی دادپەروەری لەبەرەوەی کە ئەمە پەیوەندی بە جۆرێک لە خۆشگوزەرانی کۆمەلگاکان و هاوڵاتیانەوە هەیە و پەیوەندی بە دابشکردنی ئەرک و مافەکانی هەر تاکێکەوە هەیە بۆ ئەوی کە ئەو کەسانی کە تێدان دووچاری ستەم و زوڵم نەبنەوە و دادپەروەری پێچەوانی توندڕەوی و پێچەوانی ناندادیە. ئێمەش ئەمڕۆوانەیە باس لەم چەمکە گرنگە بکەین تا چەندێک جێبەجێ دەکرێت و لە کوردستان چۆن گرنگی پێدەدرێت و ئەم بابەتە تا چەندێک فراوانە و کاریگەری دەبێت لەسەر کۆمەڵگاکان. بە میوانداری میوانەکەمان بەڕێز عیماد حەمید پارێزەر کە لەم چاوەڕە لەگەڵمانە. کاک عیماد بەخێر بێ، سپاس بە ئامادەبوون. باسێکمان لە ڕۆژی جیهانی دادپەروەری بۆ بکەیت. تا چەندێک گرنگە ئەم چەمکە ئەم بابەتە؟ بەڵێ دیارە چەمکی دادپەروەری پێشەکەی چەمکەکە بنەمایە لە فەلسەفەی ئەخلاقە، لە مافە، لە سیاسەتە، بنەمای بنەڕەتی و پرسیاری سەرەکی و ئێمە لە کللتوری یۆنانەوە کللتورێکی گەورەمان لەسەر دادپەروەری هەیە تا سەدەکانی ناوەڕاست تا ئەگاتە دنیای نوێ. فەیلسوفی گەورەوە بە دنیای ئیسلام کە لە پوورێکی گەورەمان هەیە، چونکە ئەمە پەیوەندیدارە بە ماف و ئازادی تاکەکانەوە، چونکە لە بەسیطترین پێناسەیە دادپەروەری بریتە لە پێدانی شایستەی هەر کەسێک کە شایستەیەتی لە ماف پێی بدرێ، شایستەیەتی لە سزا بدرێ. و ئەگەر بنەمای ئێمە لە ناو کۆمەلگا دەریبێنین و لە بینی تاکەکان دەریبێنین، ئەو شتە تێکەچێ کە پێی وترێ پەیمانی کۆمەڵایەتی و بەیکۆژیانی کۆمەڵایەتی. ڕێژەی دادپەروەری ئەوەی کە پرسیاری لەسرە، ئەوەی کە گرفتی لەسرە، ئەوەی کە دائیمەن گلەیی لەسرە، دیارە دادپەروەری بۆ خۆی شتێکی ڕێژەییە. ینی تۆ ناتوانانی لە هیچ کۆمەلگایەکە لە 100% دادپەروەر و ناشتوانی لە هیچ کۆمەلگایەکە دادپەروەری بێنیتە دەرەوە. ینی لایەنی کەمی دادپەروەری ئەبێ هەربوونی هەبێ. ئیتر وەکۆی کە جناب فەرمووت حوتە گەورەکان ناگرێت پێش بەرنامەکە فعلەن لە هەموو کۆمەلگایەکە لەوەچێ لە تاریخی شاهەروا بوو بێ. ینی هەر بۆ نمونە ئیمامی غەزالی مەقولەیەکەیە کە دوایی ئەوانەی کە بەرامبەرین زۆر دژیان بەکاری هێناونەتەوە فەرمێ کە حاکمێکی مستەبید باشترە لە بێ حاکمی. ئەمە قسەی لەکوێ هاتووە لەوەی کە نەزمی کۆمەڵایەتی و ڕێخستنی کۆمەڵایەتی و دادپەروەری و ئەگەر حتەنانەت حاکمەکەش زاڵم بێ با هەر هەبێ باشتر بێ لەوەی کە ئێمە بۆ خوارک و میلەتی کوردەوە چ حاڵەتی فەوزامان زۆر بینی بێ، حاڵەتی مەسەن ڕاپەڕینمان کردەوە فەوزا سەدام ڕووخاوە بۆ بە فەوزا داعژاتەوە بۆ فەوزا دایمەن جۆرێک لەناو فەوزا لەناو ئێمە لەناو کۆمەلگای کوردی و عێراقیا بوونی هەبوو لەبەرەوە هەست بە نەبوونی دادپەروەری و هەست نەبوونی ڕێک و نیزام و ئەوە لەوچێ زۆر ئاسانتر بکەین. بۆیە گرنگی ئەم ڕۆژە لەوایە کە ئێمە دایمە ئەم چەمکە بێتەوە بەردەممان و بێ بەرپرسیار و جێبەجێ نەکردنی نیگەرانمان بکە و کاری بۆ بکەین و ئێمە وا بکەین کە مادەم ئێمە هەرێمێکین دامەزراوەمان هەیە لە ناو دەستوری عێراقیان ڕێک خراوین و بنەمای یاساکانمان، یاساکانی عێراقی عەدالەت لە قانونی عێراقیەکێک لە بنەماکانی حکومدان و ئەگەر قازی دەقەکانی یاسا یا شەرعی ئیسلامی یا عورفی لەبەردەست نەبوو ئەوتوانێت بگەڕێتەوە بۆ بنەماکانی دادپەروەری جێبەجێ بکە. کەواتە بێ ئەمە پرسیارێک بێدام لە ناو کۆمەلگای ئێمە مادەم نادادێکی گەورەش ئەبینین، مادەم زوڵم و ستەمێکیش ئەبینین، مادەم نابەرپرسیارەتی بەرپرس و دەسەڵاتدارەکان ئەبینین، کەواتە ئەبێ ئێمە دائیمە لە بەردەم چووکان ڕابوەستین و پرسیاری دەربارە بکەین و بۆی بگەڕێنەوە بۆ ئەوی جێبەجێ بکەین. بێگومان تەنها خۆی پەروەردگار ئەتوانێت دادپەروەری مطلق لە ڕۆژی قیامەتا جێبەجێ بکە. هیچ کەسەکان ناتوانن لەسەر زەویە دادپەروەری جێبەجێکەن. بەڵام پرسیارەکە لەوەیە لە هەرێمی کوردستان بە شێوازێکی گشتی ڕەوشی دادگاکان و پارێزەرایەتی و دادوەرەکانمان و ئەو یاسانەی هەن و ئەو خەڵکانی کە تۆمەتبارەکرێن بە پێی بڕگەی مادە و یاساکان ئەهێنرێنە بەردەم دادگاکان بە شێوازێکی گشتی ئەگەر لە دوورەوە سێری وێنەکەی هەرێمی کوردستان کەین لە ڕووی دادگا و دادپەروەریەوە تۆ پارێزەرێک لە ناو ئیشەکەی چۆنەی بینیت؟ دیارەمە هاوڕیانمان لە ڕێکخراوی دێژاردی زیاد لە 15 ساڵ کاریان لەم بوارە کردووە. 15 ساڵ راپۆرتیاندا کە ڕۆژی دەسەڵاتی دادوەری ڕۆژێکە کە خۆزگەی پێ ناخوازرێەوە. ئێمە ڕۆژی دادگاکانمان ڕۆژێکە کە تەنان درخراونەوە دەوڵەتەکان و نەتەوەیەکگرتووەکان و
ئەوە لی ناڕازیە بەوەی کە دەستی وەردان هەیە بەوەی جێبەجێ نەکردنی یاسا هەیە بەوەی ئەو کەسانی تەنانەت بە تۆمەتی گەورە گەورە لە دەرەوە سوڕێنەوە نەگەوەی کە تەنانەت ناوخۆ هەرێمی کوردستان ئێمە دەرگە باڵای تاوانەکان زیاد لیستێکی 280 کەسی ئامادە کرد کە ئەمانە تۆمەتبار بوون بە ئەنجامدانی تاوان لە ئەنفال و پێش ئەنفال و دوای ئەنفال ئەبینین لەژێر سایە حیزب دەسەڵاتدارەکان هەرێمی کوردستانە ئەژین کە ئەمانە تاوانیان بەرامبەر بە هەرێمی کوردستان و خەڵکی هەرێمی کوردستان لە ڕابردووە ئەنجام داوە لەبەرەوە ئێمە ناتوانین بڵین ڕۆژی دادوەری لە هەرێمی کوردستان لە ڕۆژێکی باشایە و ناتوانین خۆزگەی پێ بخوازین بەو ڕۆژێکی ئێستا هەیە بەتایبەت بە حیزبیکردنی دەسەڵات و هەموو کایەکان بەداخەوە کە ڕۆژ دادوەری و دادگەکانشی گرتەوە بەتایبەت لە دوای 2010ەوە زۆر بە ئاشکرا ینی زۆر بەڕوونی ئەم بابەتە دەرکەوت کە کاتێکە ئەندامانی دادگای تەمیز لە هەرێمی کوردستان خانەنشین کران یعنی جێگیری سەرۆکوەزیران لەم لا وەزیری ئەو کاتی ناوخۆ و لیستی ناوێن ئاڕاستی ئەنجومەنی دادوەری کرد بۆی ئەم دادوەرانە لەسەر لیستی ئەم لە ببن ئەندامی ئەنجومەنی دادوەری و دادگای تەمیز وە لەولاش بە هەمان شێوە یعنی کەمە بێ پێشی نەبوو لە ڕابردووە ئەگەر بشکرایە ئاوا بە ئاشکرا و بە لیست و بە ناو بە تەسکی شەخسی و حیزبی نەئەکران و ئێمە سەرۆکی دادگەکانی تێڵچوونەوە لە هەرێمی کوردستان بەڕاستی ئەگەر تەسکی حیزبی نەبێ زۆر زەحمەتە بتوانن بگەن بۆ پۆستە و ناشتوانی بێ بۆ پۆستە لەبەرەوە بەڕاستی حیزبیکردنی کایەکان تەنانەت دادوەران و دادگا و دەسەڵاتی دادوەری گرتووەتەوە کەەوە لەوە چێ بەشێکی گەوری گلەیەکی گلەیەکەش بەر خۆیان بکەوێت کە چۆن ئەوە ئەچنە ژێرباری ئەو جۆرە فشارانە و چۆن ئەوە قبوڵەکەن کە بەرپرسی لق و مەڵبەند و کۆمیتە و حکوومەت بەرپرسە حکومیەکان دەسەڵاتی دادوەریمان بۆ دیاری بکەن و بە تەسکی ئەوان بچنە ناو پۆستە دادوەریەکانەوە. زۆر باشە با دوو جیاوازی بکەین یەکەم جیاوازی نێوان یەکسانی و دادپەروەری چییە و جیاوازی ئەو کۆمەڵگایانەش چییە کە دادپەروەرن لەگەڵەوەی کە دادپەروەرنین وەکووتی ڕێژەیشە بەڵام بێگومان کاریگەری ئەبێ لە کۆمەلگایەک بۆ کۆمەلگایەکی گرنگترین تەوەر کە دادپەروەری کاری لەسەرەکەوە ئەتوانێت لە کۆمەلگایەکە کاری هەبێ دروستکردنی استیقرارە لە کاتێکا کە تۆ دادپەروەری دروستکرد استیقرار دروست بێت ئێمە بۆچی زۆرینەی خەڵکی ڕۆژهەڵات و خەڵکی ئێمە بەرە خۆراوا کۆچەکە لەوەچی ئێمە جیاوازی کەلتوریمان هەیە زمانمان هەیە فکرمان هەیە دینمان هەیە هەموو شتێکمان جیاوازە تاکە شتێکە باڵپشتی ئەوە کاکەم خەڵکە بەرە ئێوە بڕاتە دادپەروەریەکەی دیارە من ناتوانین یەکسانی جێبەجێ بکەین تەنانەت دەبینی دوو هاوڵاتی وڵاتێکی ئەوروپیشە جیاوازی هەیە ینی ناتوانانی یەکسانی بەڵام یەکسانی ناکبێ بە دادپەروەری ژوانیە بەتەکیید بەتەکی بێت دادپەروەری نایکرێت دادپەروەری کارکردنە بۆ ئەوەی هەموومان شایستە و مافەکانمان لایەنی کەم لەو دەسەڵاتی کە هەیە وەری بگرین بۆیە کە ئەبینی ینی کاتی خۆی وە لە زەمەنی حەزاری ئیسلامیە کۆچەکە پێچەوانە بووە خەڵک لە فەڕەنسا و لە وڵاتانی ترەواتۆ لە زانکۆ ئیسلامیەکانی وڵاتی ئیسلامیەکان خوێندوتی بۆ چونکە هەستی بە ئەمان کردو هەستی بە دادپەروەری کردووە هەستی بە یەکسانی دەرفەتەکان کردووە ئەن یەکسانی دەرفەتەکان لە وڵاتی ئێمە هۆکارێکی گەورەیە بۆی کە بۆ خەڵک کۆچەکە بۆ یەکسانی دەرفەتمانی لەبەر ئێمە دادپەروەریمانیە کاتێکە دەرفەتێک دێتە پێشەوە ئەوەنە کوڕی فڵان و کچی فڵان و خزمی فڵان و ئەوە ئەگەری بەرەو پێشچوونی هەیە ئەگەری گرتنە دەستی پۆستەکانی هەیە ئەگەری ئەوە هەیە کە دەرفەتەکان بخۆزێتەوە خەڵکی ئاسایی هەردەستیش پێناگە و ناشتوانێت کە نزیکی بێتەوە لەبەرەوەیە کە ئێمە کار لەسەر دادپەروەری بکەین لەوەرە قانونی شەکە ئیش لەسەر دادپەروەریەکە ئیشەکەی کارەکەی بریتێرەوەی کە ئیستیقرار وەرگری ئەو کۆمەلگایە کار لەسەرەوە بکە کە کار لەسەر استیقراری کۆمەلگاکان بکە بۆیە بینی مەسەڵەن یاساکانی عراقی جیاوازی ئەوەی هەیە لەگەڵ یاساکانی کە ئەمریکات لە پەرلەمانی کوردستان دەرمان کردو ئێمە قانونی عراقی قانونی مەدەنی هی پەنجاویەکە قانونی عقوباتی 69 مثلا قانونی مرافعات و محاکەماتوانی ساڵی هەفتاکانن هەمویان بەڵام ئەبینی قانونێک لە پەرلەمانی کوردستان ساڵی 2009 دەرچوو هەر ساڵی 2009 تعدیل کراوە بۆ چونکە ڕوئیای یاسادانەر کوردبینانە بووە ئەو گرەی کە لە هەرێمی کوردستان ناکرێت یاساکان جێبەجێ نابێ بەشێکی باشی پەیوەندی بۆەوەی یاسایانە نادادپەروەرانن ئەو یاسانە لەگەڵ بنەمەکانی دادپەروەریان ناگونجێن کاتێک کە دێن لە ناو دادگەکانە ئێمە جێبەجێ دەکەین کاتێک کە دەسەڵاتی جێبەجێکردن جێبەجێ دەکات کێشەی بۆ دروستە بێت گرفتی بۆ دروستە بێت کۆمەلگا قبوڵی ناکە سیستەمەکان ناتوانن لەگەڵیا هەڵبکەن بۆچی چونکە کاتی یاسادانەری کوردستان و پەرلەمانی کوردستان ئەم یاسایی دانا و بنەمەکانی دادپەروەری ڕەچاو نەکردووە ئەوە بنەمای ئایدۆلۆژی و شەڕی حیزبی و مزایەدە و پرزنەکردن بە کەسی مختەز لەو بوارە و ئەوە ئەبینی کۆمەڵی دەقی کاڵ و کرچ کۆمەڵی دەقی بێبنەما کۆمەڵی دەق کە ئەگەری جێبەجێکردنیان لە ئەرزی واقعا زۆر کەمە لەبەر نادادپەروەری لێکەوێت ئەو ڕۆژەی کە باست کەوتە ئاواتی پێ ناخوازرێ و بەخیلی پێ نابرێت لە چاکیە کێشەکەی لەکوێیە لەوەیە کە ئێمە
یاسای چاک و پێویستمان نییە یان دادوەر و کەسی شارەزای باشمانە لە ڕووی مرۆییەوە یان دەسەڵاتی جێبەجێکردن ئەو بڕیارانەی دادگایدا وەک پێویست جێبەجێ ناکە خۆزانی ئەمە وەکو تەسبیحێک سیلسیلەیەکن پێکەوە لە هەر شوێنێکا گرفتێکە بێت ئەو ئەڵقەیە ئەبچڕێت لە کوێ گرفتەیە دقیقاً کێشەکە لە دەسەڵاتی جێبەجێکردنە حکوومەتە کە هەم یاساکان جێبەجێ ناکە هەم بڕیارەکانی دادگا جێبەجێ ناکە و هەم تەداخل لە کاری دادوەریاکە یان دەسەڵاتی جێبەجێکردن خواستێکی گەورەی هەیمەنەی هەیە هەم بەسەر پەرلەمانە تۆ لە خولی ڕابردووی پەرلەمانە کەست نەبینی برێتە پەرلەمان لێپرسینەوەی لەگەڵ بکرێ ئەسڵەن سەرۆکی پەرلەمان و دامانی پەرلەمان خۆیان چوون بۆ لای حکوومەت و بۆ بینایی ئەنجومەنی وەزیران کۆبوونیان ئەنجامەدا ئەمە چی بوو ئەمە خواستێکی گەورەی دەسەڵاتی جێبەجێکردن و ویستێک بوو لەناو ئەنجومەنی وەزیرانە کە مل بۆ پەرلەمان هەرنەیە خولی ڕابردووتر ئەو هەموو هەوڵە درا بۆی وەزیرێکی وەکو وەزیری سامانە سروشتەکان ببرێتە پەرلەمان هەر ئامادە نەبوون کە ئەوەی بکەن لەبەر دەسەڵاتی جێبەجێکرد لە هەرێمی کوردستانە ئەو بۆشایی یاسایی قۆستۆتەوە بۆ ئەوەی کە هەم حساب بۆ دەسەڵاتی دادوەری نەکە و هەم حساب بۆ پەرلەمان نەکە و هەم حساب بۆ دەستگاکانی چاودێریکردن وەکو نەزاهە و دیوانی چاودێری دارایی ئەوە نەکە لەبەرەوە ئەبینی ئەو خواستێکە لە هەرێمی کوردستانە خواستێکی تاکڕەوانەی دیکتاتۆریانەی مطلقگەرایە کە بووی ناچێتە سەر ینی لە ڕاستیە ئەگەر تۆزێک لە ئێمە لە ڕووی وەکو پێش ریفراندۆم بە قۆت بووینایە پێم وایە ینی ئەنجومەنی دادوەری و پەرلەمان و دەستگا چاودێریەکان هیچ ڕۆڵێکیان بەدەست حکوومەتەوە نەما ئەوە ڕۆڵی حکوومەت ئێستا لاواز بۆ لە هەرێمی کوردستان بۆی ئەبینی مل بۆ هەندێک شت ئەدا بەتایبەت لەگەڵ عێراقا لەبەرەوە ئەوەی کە لە هەرێمی کوردستانە قۆرتی گەورەیە لە بەردەم جێبەجێکردنی دادپەروەریە دەسەڵاتی جێبەجێکردنە مەسەڵەن دادگاکان هێزی جێبەجێکردنی نییە قووەتی ئەمنی و ئاسکەری نییە فەرمانی گرتنەکانە نێرێ بۆ دەسەڵاتی جێبەجێکردن دەسەڵاتی جێبەجێکردن جێبەجێ ناکانە فەرمانێکە و نەدوانە و نەسیانە و نەهەزارە بە پێ ڕاپۆرتانی کە هەیە ینی بڕۆشتۆتە بەردەمی و جێبەجێ ناکەوە دەسەڵاتی دادوەریش ڕاستیە خۆی ئەمە جەریمەیە بەڵام ناتوانێت هیچ ڕێکارێ بەرامبەر ئەو کەسان بگرێتە بەر کە سەرپێچی بڕیارەکانیەکەن لە کاتێکا بێ حکوومەت لە دوای دەسەڵاتی یاسادانان و دادوەریەوە بیانێ بێ ملکەت و خازعی فەرمانەکانی ئەوان بێت ئەو ڕێکڕۆشتۆتە پێشەوە بەڵێ ڕێکڕۆشتۆتە پێشی ئەوانەوە و ئەوان بە دوای ئاڕۆن کە دەڕاستیەوە لاوازی ئەو مؤسساتانە خۆشیانە بە جێبەجێکرد بە دەسەڵاتی دادوەری و پەرلەمانیشەوە کە نەیانتوانی و هەیمەنەیەک دروستکەن و هێزێک دروستکەن کە بتوان بەرامبەر بە حکوومەت باڵانس و سربەخۆیی دەسەڵاتەکانەوەی کە لە بانگەشی بۆ کرێ سربەخۆی دەسەڵاتەکان لێرە دەسەڵاتەکان بە جۆرێک بەیەکداچوو هەرچەند ئەو چەمکەش خۆی لە دنیای ئەمڕۆیە پرسیاری گەورەی لەسەرە چۆن ئەتوانی تۆ دەسەڵاتەکان سربەخۆ بکەیت تۆ زۆرینەیەکی پەرلەمانی دێ حکوومەت پێکەێنێ ئەتەم دوو دەسەڵاتە ناتوانانی بڵێ بە یەک و سربەخۆ بێت چکە کوتلە گەورەی پەرلەمانەکەی کە حکوومەتی پێگەێناوە لەبەرەوە دائیمەن ئەم کوتلە گەورە پەرلەمانی پشتە حکوومەتەکە ئەگرێ چکە حکوومەتەکە خۆی پێکی هێناوە بەڵام لە هەموو ئەگەرێکا بێ دەسەڵاتی دادوەری سربەخۆ بێ لە دنیای دەرەوە بینی کەس بەرپرسە گەورەیە ترامپ چەندین جارێ بینیمان برای بەردەم دادگا و محاکەمە کرا و تۆمەتەکانی ئاڕاستە کراوەوە بەڵام تۆ لێرە ناتوانانی مدیر عامێکی بە هەزار هەڵ بەریتە بەردەم دادگا نەگەوەی بگا بە وەزیر و سەرۆک وەزیران و سەرۆکی هەرێم نادادپەروەری شتێکی هەست پێکراوە نێوان تاکانی کۆمەلگا هەر ئەوەی کە بۆ نمونە گەنجێک ناتوانێت وەکو کوڕی فڵانە کەس بخوێنێ وەکو ئەو سیارە و خان و ماڵ و زۆر شتی هەبێیان دەرفەتی کاری هەبێ جام بەسەکە لەوەیە ئایا لێکەوتەکانی نادادپەروەری لە کۆمەلگایە چییە و چ کاریگەریەک دروست دەکات؟ بەڵێ ئەوەی کە جەناب دامەژت پێدا لە فەلسەفاکە ئەگەڕێتەوە بۆ بنەماکانی دادپەروەری زۆر بنەماکی تاکیە ئەڵێ دادپەروەری ئەوەیە کە لە نەفس دەرونی هەمومانە هەستی پێەکەین هەمومان لەسەری کۆچین هەرکەس بخیتە ئەو شوێنە بۆ جۆرە حکومەدا لەبەر ئەوە کە دێتە ناو قانون شتەکە بێتە شتێکی ئیجتیماعی و بێتە شتێکی کۆمەڵایەتی هەمومان ئەگەنا فعلەن دادپەروەری بریتیە لەوەی کە ئێمە هەست بە چیەکین لە ناو کۆمەلگایە هەست بە چیەکین لە بەرامبەر بۆ دەسەڵاتە ئەگەر ئەو پرسیاری جەناب چی دروست ئەکا توندڕەوی دروست ئەکا تیرۆر دروست ئەکا ڕەتفعل دروست ئەکا ئینفعال دروست ئەکا بۆ بینی لە دنیای شەرقا مەسەلەن زۆرترین ڕێژەی گروپی توندڕە و گروپی تیرۆریستی تەقینەوە ئەوە هیچی لە ئەرزی بۆشەوە نەهاتووە ئەوە هەمووی لە مەحرومیەتەوە هاتووە لە چینەکانی خواروی کۆمەلگا هاتوون خۆمە لە خۆر ئەواشە دیاردەیەکە هەستی پێ ئەکرێ ئەبینی کاتێ داعش لە مۆنتیقا دروستە بێ 3000 کەس لە فەرەنسا دێن لێرە ئەبن بە ئەدامی ئەو گروپە بۆچی چووکەوە لە چینەکانی خواروی کۆمەلگان لەو کۆمەلگایان ناتوانێت بگا بە ئاستی چینەکانی سەرەوە بۆ تۆڵەکردنەوە لەو دنیاە بۆ تۆڵەکردنەوە لە سیستەمەکە دێت بەرامبەری ئەجەنگێ لەبەرەوەی شێک لەو هۆکارە گەورانی دروستبوونی توونڕەوی و تیرۆر لە دنیای نوێیە دروستبوونی ئەو بۆشایە گەورەی لە بینی تەبەقەکانی سەر و تەبەقەکانی خوارەوەیە لەبەرەوە کە تو هەستەکەی تەبەقەکەی ناگەی بە تەبەقەکەی سەرەوە و ئەو مەحرومتەکە ڕێت لێ ئەگرێ فرسەت ناداتێ
و هیچ منفەزێکت بۆ ناهێڵێتەوە ناچار چیەکەی نەتیجە عکسی دروستە بێ تیرۆر دروستە بێ بە یەکدادان دروستە بێ شەڕ دروستە بێ ناکۆکی دروستە بێ تەقینەوە دروستە بێ نائیستیقراریەت دروستە بێ لەبەرەوە ئەگەر سیستەمەکان کار لەسەرەوە بکەن ینی جارێک مامۆستا تەحسین حەوغەری فەرمووی هیلاکترین ئینسانەکانی دنیا نەعادڵترینەکانیانن ئەوانیش زۆر نەعادڵن زۆر هیلاکن ینی سەدام حوسێن 11 خۆ 5 بیانی هەڵەسا بۆ چونکە ئەیزانی شتێکی هەڵە کردووە لە شوێنەکە خەلەلی هەیە ئەوڕێ حیمای ئەوەیە کرد بەڵام عومەری کوڕی خەتاب لەژێر دارەکە خەوت و شمشێرەکەشی هەڵەواسی بێمنەتیش بوو چونکە ئەیزانی ئەو چی کردووە زۆر مرتاحانە ئەژیا لەبەرەوە ئەو ئینسانانی نەعادڵن هەم خۆیان هیلاکن هەم کۆمەلگاکانیشیان بە هیلاکە ئابن باش یەکێک لەناوە بەرز و پیرۆز و جوانەکانی خۆی پەروەردگار ئەلعەدلە و ئاینی پیرۆزی ئیسلامیش زۆر گرنگی لە زۆر وێستگەی ژیانی مرۆڤەکانە لەسەر دادپەروەری وەستاوە زۆر کەم لەسەر یەکسانی وەستاوە منە بێ پرسیارەکە شێوازە لەگەڵ تۆ دایەپڕژمەوە وەکو کەسێکی شارەزا ئایا بەڕاست مەرجە لە یەکسانیە ینی یەکسانی بۆ هەموو تاکان باش بێ یان نا یەکسانی خۆی جۆرەکە لە زۆڵم دادپەروەری تەواوترە خۆی ئەوەی بانگەشی یەکسانی ئەکری لە ڕاستە بۆرە هەر لە ئیجازەی وانیاخان لە باسی مافی ئافرەت توشتی واشە باسی یەکسانی ئەکرێ ئێمە کێشەکەمان یەکسانی نییە پیاوێک و پیاویش یەکسانی ژنێک و ژنێکی یەکسانی ئەوە قسە ئێمە کێشەمان لە جیاکاریایە ئەم ئەوەی ئێمە یەکسانی جێبەجێ نەکەین سەر نەکێشێ بۆ ئەوەی کەمە جیاکاری بکەین ئەگەر فرسەتێک هاتە پێشەوە بۆ ژنێک و بۆ پیاوێک ئەمە لە بەرخاتری ژنبوونی پێی بدریا یا لە بەرخاتری پیا و ئەمە لە هەرێمی کوردستان ئەمڕۆتە زۆر هەڵە ڕۆشتووە ینی لە پێناوی ئەوەی کە گوایە ئێمە عەدالەت جێبەجێ بکەین و فرسەتی زیاتر بین ئەبینی جیاکاریەک لە هەندێک پۆستە لە هەندێک حاڵەتە ئەبینی بە ئافرەتەکان ئەدرێت کە بەس تەنیا لەبەروی ئافرەتە نەک لەبەروی کەفاەتی هەیە نەک لەبەر ئەوەی کە هێزی هەیە توانای هەیە قودرەتی نا بەس لەبەر کۆتا دانراوە بۆ پەرلەمان ینی لە سەتا سیوسی ئەبێ پەرلەمانتار ئافرەت بێ ئیتر چ کوالیتیەکە گرنگی ئافرەت بێ خۆی لە ڕاستی ئەوەکو فرسەتێک سیر کراوە کە بەڕاستی پێم وایە لە هەرێمی کوردستان ئەبێ و لا ببرێت چونکە ئێمە ئەگەر 30 ساڵ خەباتی ئێمە نەیتوانی بێ وا لە کۆمەلگای ئێمە بکە کە قەناعەت بەوە بکە کە ئافرەتێک بێت ئەو پۆستە بە زۆر خەڵک بردنە شوێن کارەسات دروستەکە ئێمە تەنیا ئەوە لە دادگاکانیشە ئەو کێشەیە هەر هەیە لە ناو مؤسساتی حکوومەتە ئەو کێشەیە هەیە یعنی تۆ سەیری پەرلەمانی ئەمریکا ئەوروپا کە بڕواکە لەوچێ ڕێژەی ئافرەتی لەگەڵ هەر پەرلەمانی تورکیا سەیری کە بۆ نمونە ینی کە وڵاتانی کە ڕێژەی ئافرەتی تیا زۆر کەمە چونکە تۆ ئەگەر قەزیەکەت هەبێ ژمارە گرنگ نییە تۆ کوالیتەکە گرنگە بەس ئێمە ڕێک گرنگیمان بە ژمارەکە دا وازمان لە کوالیتەکە هێناوە ئێمە بە هیچ جۆرێک ناتوانین یەکسان بین و یەکسانی بەڕاستی دژی سروشتە یعنی لە هەر واز قەزیە دینیەکەش بێنە شتێک نییە لە دنیا بە ناوی یەکسانی ڕێک شتێک بدەی بۆ ڕێک شتێک بدەی بوو بەڵام فرسەتەکان بخێتە بەردەم ئینسانەکان وەڕێگرین نەبی لە بەردەم ئەوەی کە تۆ جیاکاری بکەیت لە پێناوی نەتەوە ئاین زمان ڕەگەز تۆ ڕێی لێ بگری ئیتر تۆ بتەوێت بە یەکسانی لە 50 شتەکە دابش بکەی هەموو ئەگەرەکان و کویەک بەسەر کەسەکانە فەرز بکەی بتەوێت هەموو ئەو کۆمەلگایەکەی و فکری سۆشیالیستی و شوعیەت بوو لە دنیا کە نەیتوانی بگاتە نەتیجە کە هەمومان و کویەک هەموو شتێکمان هەبێ لە ڕاستیە ئەوە هەر دژی سروشتە و لە ئیسلامیشا بۆ شێوە نییە چونکە تۆ لە ئیسلام وڵکایەتی فەردانیەتت هەیە تۆ تاک ئەتوانێت بێ بە مالیک و ئەتوانێت بێ بە خاوەنشت و ئەتوانێت ماڵی تایبەتی خۆی هەبێ بەمەرجێ ئەمە زەرەر بۆ سیستەمە گشتەکە دروست نەکە ئەوەی کە لە کاتی فەتحی عێراق عومەر کوڕی خەتاب کردی کە من پێم وایە بۆ یەکێکە لە دووربینترین ئەو ئیشانی کە کردی ئەو کەسانی کە هاتن عێراقیان فەتح کرد ویستیان ئەرزەکانی عێراق بەسەر خۆیانە دابش بن عومەر کوڕی خەتاب فەرمووی ئەینەوەکانی داهاتوو ینی تۆ تاکەکان ئەتوانن ببنە لە خانووی عراقیش ڕەچاوی ئەوە کراوە تاکەکان ئەتوانن ببن بە خاوەنیشت مالیکیشت بن ممارەسەی فەردانیەت و مالیکێتی خۆیان بکەن بەمەرجێ نەبن بە زەرەر بۆ سیستەمە گشتیەکە کەواتە زۆر جار لە یەکسانیە نادادپەروەریەتە پێشەوە من وایە بینم کە هەوڵدان بۆ ئەوەی کە تۆ هەموو شتەکان یەکسان بکەی ئەوە نەتیجەتە نادادپەروەری لێکەوێتەوە وإذا حكمتم بين الناس أن تحكموا بالعدل أما زۆر باس کراوە باسێک لەوە بکەین ئێمە باسی لای دادپەروەریمان کردە دەسەڵاتی یان دامەزرا و دادوەریەکان کە وەکو پێویست نییە بەڵام ئایا ئێمە دادوەرەکانیشمان بەڕاستی وەکو پێویستن یان ئەوانیش هەر وەکو ئەو سیستەمەی کە دانراوە تاواکەری ئەوەن وە ئەوانیش بەشەکن لەو نەرادەی کە لە کۆمەلگایە هەیە ڕاستەکەی ئێمە وەکو
تاقیم بڕۆی و تاقی بەشەری لە ناو سیستەمی دادوورای خەڵکی زۆر باشمانەیە و خەڵکی زۆر کەفومان هەیە و خەڵکی زۆر بەتوانامان هەیە و خەڵکی زۆر جەری ئیشمان هەیە لەمان کاتە لەبەرەوە من ئەگە بە ڕێژە باسیکەم ڕێژەیەکی زۆریان ینی ئەتوانم بڵم خەڵکانێکی بەتوانان خەڵکانێکی کەفوون بە فلتەری باشا تێپەڕیون تەمەنێکیان هەیە تەجروبەیەکیان هەیە توانایەکی ئەلمی و زانستی بەرزیان هەیە لەبەر چێک کێشی تاکەکانمان لە هەرێمی کوردستانە زۆر ناڵم نەبێ لە هەموو شوێنێک شتە دروستە یا ئەگەر ڕێژەیەک بێ بەس ڕێژەکە بەڕاستی بەرچاونی ئەگەر هەر ئەوانەی کە بەتوانان ئەوانەی کە کەفوون و ئەوانەی کە خاوەن زانست و خاوەن حکمتێکن لە ناو دەستگا دادوەرەکانی هەر ئەوانە مەجالیان پێ بدرێت پێم وایە توان ڕێژێکی زۆر باش و زۆر گەورە لە ناو سیستەمی دادپەروەریە دادوەریە لە هەرێمی کوردستان دادپەروەری جێبەجێ بکەن لەبەرەوە بەڕاستی من بۆکو خۆم ئەوەی کە بتوانم بڵم ئێمە لە سیستەمی قەزایە کێشەمان لە سیستەمەکە هەیە کێشەمان لە تەداخولەکانە هەیە کێشەمان لەگەڵ یاساکانە هەیە کە لە پەرلەمانی کوردستان دەرەچێت نەک لە توانامرۆیەکانی ناو دەسەڵاتی دادوەری بەڵام گرفتەکە لەوەیە وەک خۆت باسی کرد لەوانێ ژمارەیەکی باشی دادوەرمان هەبێ بەڵام لە جونگە هەستیارەکانی مؤسسەکەیانین ئەوانەی کە بڕیار بەدەستن لەویایە ئەوانن کە حیزب تەسکی کردن هەم ئەو گرفتێکە هەم تەداخول لە بەردەوامەکانی دەسەڵاتی جێبەجێکردن بۆ خۆی گرفتێکی ترە هەم جێبەجێ نەکردنی بڕیارەکانی ئەوان بۆ خۆی گرفتێکی ترە و هەم کۆنی زۆرێک لە یاساکان و نەگونجانی لە ناو یاساکان یەک بابەتێ لە ناو کۆمەلگای کوردیە زۆر باسەکرێەوەیە کە خەڵک پەنانا باتە بەر دادگاکان لەبەری زۆر مماتەڵی پێکرێ زۆر کاتی پێکوژرێ زۆر ئەوەی پێکرێ لە ڕاستیا ئەوە خۆی هەر بنەمایەکە لە شەڕی لە ناو شەرعی ئیسلامی وشایە کە لە کەلتوری ئیسلامیە هەیە کە ئەگەر دادپەروەریەک درەنگ هات هەر نێت باشترە چونکە تۆ داد لە کاتە ئەبێ هەبێ کە کاتەکە تێپەڕی تر دادپەروەریەکە هەبیان نەبێ بەنسبەت بە کەسەوە ئەهمیەتێکی نامێنێ ئێمە بەشێکی گەوری ئەو بابەتی کاتە لە ناو دادپەروەری لە ناو مؤسسەی قەزایی لە هەرێمی کوردستانە بەشێکی باشی پەیوەندی بە یاساکانەوە هەیە چونکە ئیجراعاتەکە ئەو دووە ئەخوازێ کە دادگا بۆ جۆرە بڕوا ینی دەستی دەسەڵاتی دادوەرەکەی تێدا نییە ئیجراعات و ڕۆتینات و خودی قانونەکە ڕێبەوە داوە و هەم ژمارەی قازیەکانمان ئێمە زۆر کەمن لە چاو ژماری هەوڵاتیانی هەرێمی کوردستانە ژماری دادگاکان کە من و توانەمرۆیەکانیان زۆر مەحدودە لەبەرەوە بەڕاستی توانە بڵم بەشێکی کاتەکە پەیوەندی بە مؤسسەکەەوە نییە ئەوە نەی پەیوەندی بە هۆکارەکانی دەروبەری ناو مؤسسەی دەسەڵاتی دادوەریەوە هەیە کە دەسەڵاتی ئەوانیشی تێدانە کە ئەمە لێکەوتێکی گەوری ناو هەرێمی کوردستانە لێکەوتۆتەوە ئەوەیە کە خەڵک پەنا بۆ دادگار نابێت باش کەواتە ئەم ڕۆژەی کە باست کرد کە ئاواتە خوازنین پێی تەنانەت ڕێکخراوە نێودەوڵەتیەکانیش راپۆرتی وەرزی و ساڵانیان لەسەر خراپی ڕەوشی دادگاکان و دادپەروەری هەیە ئەمە ئەگەر بە جۆرێک لە جۆرەکان هەنگاو نەنرێ بەرەو چارەسەرکردن هەروە بمێنێتەوە لێکەوتە خراپەکانی لە نێو کۆمەڵگایەوە ئەم کۆمەڵگەی کوردەواری بەرەو کوێ بە وڵا بەرەوە ڕواکە هەڵ لەسەر فولایتەیەکە کوژێ لەسەر ڕاگررتنێکێکە کوژێ لەسەر سەری ئاویەکە کوژن لەسەر بەسیترین پێکدادانی کۆمەڵایەتی دەبەرەوەی پشت ئەو باگراوندەی لا هەیە کە ئەگەر بشی کوژات یادیە سوڵحێکی عشاری بۆکەن کەس نایگرێ و شتێک بە ناوی دادپەروەری ئەوانە بوونی نییە حیزب پشتێتی هێزی ئەمنی پشتێتی و دەسەڵاتی دادوەری ڕۆڵی نییە و فەوزایە دروستە بێ بۆیە ئەبینی کەس لە گیانی خۆی ئەمین نییەوە زۆر جار بەبیانی گەورە بچوو بچووکەوە کەسە گەورەکانیش کە خلافاتی سیاسیان لەگەڵیان هەیە لە ڕاستە بە ناوی سەروەری یاسا و دادگا و جێبەجێکردنی قانونەوە ئەبینی کە پەلامارە درێن ڕەوشی شارێک ئەخرێتە مەترسیەوە لەبەرەوەی کە دوو کەس دوو هێز دوو بنەماڵە دووچی ناکۆکن لەگەڵ یەکتریە ئەبینی بەرپرسی گەورە بەرتەقینەوە ئەکەوێ ئەمە نەتیجەکەی چییە ئەم شڵەژانە کۆمەڵایەتیە شڵەژانە ئەمنیە ئەم نائیستیقراریەتە نەتیجەکەی ئەوەیە کە ئێمە دەسەڵاتی دادوەریمان دەسەڵاتێکی سەروەر نییە ئێمە چەم پێگەی ئەڵێ سەروەری یاسا لە ڕاستی ئەو چەمکە خۆی هەڵەیە شتێک نیە ناوی سەروەری یاسا بێ یاسا دەقێک نەسێک لە دانراوە ئەوەی کە ئەبێ سەروەر بێ ئەوەی بێ سەربەخۆ بێ دادگاکان ئێمە ئەبێ سەربەخۆی دادگا بوونی هەبێ کە سەربەخۆی دادگا بوونی هەبوو کاتە یاسا خۆی سەروەرە بێ نەک یاسا لە خۆی و سەروەر نابێ ئەو چەمکە دەڕی منطقیشەوە ڕاست نییە لەبەرەوە کە تۆ دادگا سەروەر ناکەی یەکسانە بی بەوەی کە تیرۆرت بۆ دروستە بێت تۆڕەیت بۆ دروستە بێن شڵەژانی کۆمەڵایەتیت بۆ دروستە بێ نائەمنیەتت بۆ دروستە بێ و دیوەخانەکانمان زۆر لە هۆڵی دادگاکان گەرمترە بن بۆ ئەوەی سوڵحی تیا بکرێ بۆی لەگەڵی کارڕێ بکەون کە زۆر جارە سوڵحانش نەتیجەن بە کارەساتێکی تر کۆتایی دێ کە یەکی لە تەرەفەکان خەڵکانێکی ناو تەرەفەکان پێ ڕازی نابن ئەچن تاوانێکی تر ئەنجامدن دووبارە هەم ئەبێ بە ناچاری بێنەوە بەردەم دادگاکان و پەنا بۆ دادگاکان برن لەبەرەوە
زعیفی مؤسساتی قەزایی، زعیفی استقراری لە ئەکەوێتەوە، زعیفی متمانی هاوڵاتیانی لە ئەکەوێتەوە. ئەبینی بە زۆر خەڵکیش نابرێ بۆ هەڵبژاردن، چونکە متمانی بە هیچ شتێک نەماوە بە مؤسسەی دادوەری و دادپەروەریشەوە. زۆر باشە، ئەمە بکەمە کۆتا پرسیار بۆ خۆم. ئەو هەنگاوانە چین کە ڕێژەی دادپەروەری فراوانترەکە لە نێو کۆمەڵگاکانە و دەکرێت چی بکرێت بۆ ئەوی کە کەمێک ئەم بارودۆخی کە باسەز کرد ئەم نادادیە کۆتایی پێبیان کەمتر بێتەوە. بەڵێ هەر ئەوەی کە ئێمە ئەوانی بەرپرسن لە هەرێمی کوردستانە تەنانها تەدەخول نەکەن لە دەسەڵاتی دادوەری و ڕێ بدەن دەسەڵاتی دادوەری کاری خۆی بکە و بڕیارەکانی دەسەڵاتی دادوەری و خۆی جێبەجێ بکەن. لە ڕاستیە تێچووی ئەنجامدانی دادپەروەری زۆر کەمترە لە هەڵسان بە نادادپەروەری و لە ملنەدان بۆ داد، چونکە دواتر تۆ زۆر هیلاکەبی پێوی هێزی ئەمنی زیاتر تەوێ، کۆنتترۆلی زیاتر تەوێ، مەساریفی زیاتر تەوێ، حرسیاتی زیاتر تەوێ و کێشە بۆ خۆت زیاتر ئەنیتەوە وەکو دەسەڵات. لەبەرەوە ئەگەر دەسەڵاتی جێبەجێکردن تەنیا هەستێ بەوەی کە واز لە دەداخولکردن بێنێ، واز لەوە بێنێ کە خەڵکانێک لەناو پۆستە دادوەریەکانە بە تەسکێ دابنێ و تا بگاتە ئەوەی کە دادوەرەکانیش بە دەستکێدا بنرێن ئەگەر حیزب تەسکیان نەکانشنە ئەو شوێنانە و ئەو بڕیارانەی دەسەڵاتی دادوەریەوە بۆیان دێ جێبەجێ بکەن، من پێم وایە ئەتوانین ئەو دادپەروەر ڕێژەیی کە ئاواتی بۆ خوازین بهێنینە دی. زۆر بەڕێز عیماد حەمید، پارێزەر سپاس بووی کە لەم تەوەرە گرنگە لەگەڵمان بوویت. بۆ ئینشەڵڵا کوردستانیش ڕۆژێک لە ڕۆژان ببینین کە هەنگاو بەرەو دادپەروەری بنێ. ئەوەی کە باز دەکرێت لە وڵاتانی ئەوروپی ینی کە باس لە سەروەری یاساکرێ بێگومان یا لە وڵاتێکی خۆشەکرێ، ینی بەڕاستی ئەوەی کە ئەوترێت ناوەڕۆکی ئیسلام لەوێ هەیە بەس مسلمانی لێ نییە، بەداخەوە لێرە مسلمان هەیە بەس ناوەڕۆکی ئیسلام لەسەر تەخت و لەسەر با بڵین حکم نییە، بۆیە ئەوەی لەکەوتەوە. بۆی وایە کە ئینشەڵڵا کوردستانیش بەرەو ئەو دادپەروەری هەنگاو بنێ. سپاس.